سڵاوتان لێبێت دەروندروستی ئەم جارە باز لە بیرە نەعەقلانیەکانەکەین کە کاریگەری لەسەر ئاستی دەروندروستی تاکدائەنێ و هەروەها باز لەو گرفتە دەرونیانە ئەکەین کە چۆن بیرکردنەوە نەعەقلانیەکان تیانە دەرەکەوێت. بینەرمان بن. بیرکردنەوەی مرۆڤ ئەو شێوازی لێکدانەوەیە کە بۆ ڕووداوەکانی دەوروبەر ئەیبێت و هەروەها لە ڕێگەی شێوازی پەروەردەکردن و ئەو ژینگەی کە تایە گەورە بووە شێوازی بیرکردنەوەی مرۆڤ شێوە وەرئەگرێت و بیرکردنەوەی مرۆڤ کاریگەری لەسەر هەست و سۆز و ئەو ئێحساسەدا ئەنێ کە بۆی دروست ئەبێ و هەروەها ئاراستەی شێوازی کاردانەوە و ڕەفتاری ئەکال و کۆمەڵگایی کە ئەیبێت. بۆ قسەکردنی زیاتر دەربارەی بیرکردنەوەکان و بیرکردنەوەی ئەقلانی و نائەقلانی کە کاریگەری لەسەر ژیانماندا ئەنێ ئەچینە لای بەڕێز ڕێبین مستەفا کە پسپۆڕن لە بواری کۆمەڵناسیە بزانین لەو بارەیەوە چیمان پێڵە. بەڕێز کاگڕێبین ئەمەوە باز لەوە بکەیت کە بیرکردنەوەی لۆجیکیانە یان بیرکردنەوەی ئەقلانی چۆن جا بکەینەوە لەو بیرکردنەوەی کە نائەقلانیە. زۆر سپاس. بیرکردنەوەی لۆژیکی یاخود بیرکردنەوەی ئەقلانی بەوە جیاکرێتەوە لە بیرکردنەوەی نائەقلانی کە ئەتوانین ئەرگۆمنتی بۆ بێنینەوە، ئەتوانین بیسەلمێنین، ئەتوانین بڵین کە بیرکردنەوەی ئەقلانی بیرکردنەوەیە کە تایە دژیەکی تیانە، ینی کاتێکگەڵین شتێک ئەقلانی ئەوەیە کە بتوانین بیسەلمێنی ئەرگۆمنتی بۆ بێنیەوە هیچ دژیەکێکی تیانە بێ لەگەڵ ئەو پرەنسیپ ئەقلێنەی کە حەقیقەت بێ بسەلمێنرێ ئەرگۆمنت سازی بۆ بکرێ. بۆ نمونە کاتی خۆی ئەرستۆ باسی بیرکردنەوەی لۆژیکی کردووە، باسی بیرکردنەوەی ئەقلانی کردووە، سێ پرەنسیپی داناوە بۆ بیرکردنەوەی ئەقلانی. یەک لە پرەنسیپەکان ئەوەی ئەم بیرکردنەوەیە دژیەکی تیانە بێ لەگەڵ خۆیان، واتە لەناو خۆیان چاک و خراپ نەبێ، ڕەش و سپی نەبێ، بە یەک دانەیان بێ. بیرکردنەوەی لۆژیکی جۆرە لە مامناوەندێتی تیابێ، جۆرە لە سەلماندنی تیابێ، بتوانین ئەرگۆمنت سازی بۆ بکەین کاتێکگە ڕۆی نەمناقەشەیەکەوە بتوانین ئەم بیرکردنەوەی بسەلمێنین. واتە بیرکردنەوەیەک بێ هەڵەنجانی عەقلی تیابێ، بیرکردنەوەیەک بێ دوور بێ لە خوراف، دوور بێ لە ئەفسانە و مۆعجیزە و پەرجوو ئەم شتانەوە. بیرکردنەوەیەک بێ بتوانین بە ئیسراحەت بیسەلمێنین، بە ئەرگۆمنت سازی بیسەلمێنین. بیرکردنەوەی نالۆژیکی، بیرکردنەوەی نائەقلانی چییە؟ بیرکردنەوەی نائەقلانی ئەوەیە کە جۆرە تێڕوانینی هەڵەیە بۆ دیاردەیەک، جۆرە تێڕوانینی ناواقعیە، تێڕوانینێکە پڕە لە نائەقلانیت، پڕە لە سەلماندن، پڕە لە دژیەک، پڕە لە شتێک کە ئەتوانین پێچەوانێکی بسەلمێنین لە یەک کاتە. ئەتوانین بڵێن کە بابەتێک موناقەشە هەڵبگرێت بابەتێکی نائەقلانیە؟ ناتوانین ناوڵێن بابەتێک موناقەشە هەڵبگرێت بابەتێکی نائەقلانە. بیرکردنەوەی نائەقلانی هەموو ئەو شتانە ئاگرێتەوە ئێمە کاتێک تەفسیر بۆ دیاردەیەکەکەین ئەو تەفسیرە غەڵەت بێ، یاخود تەفسیر بۆ دیاردەیەکەکەین ناتوانین بیسەلمێنین، یاخود کاتێک تەفسیر بۆ دیاردەیەکەکەین پڕ بێ لە دژیەکی بۆ باسی. بۆ نمونە بابەتێک هەیە بۆ نمونە مناقەشەی لەسەر ئەکەین، من بەڵگەم پێیە بۆی تۆش عینەشت بەڵگەت پێەیە. بۆ نمونە دیاردەیەکی کۆمەڵایەتیمان هەیە، من ئەڵێ من دیاردەیە باشە بەو بەڵگانە، تۆ ئەڵێی خراپە بەو بەڵگانە. ئەو کاتە پرەنسیپە عەقڵیەکان دەورە بین. ئایا بەڵگەکانی تۆ دژە عەقڵن یاخود بەڵگەکانی من دژە عەقڵن؟ بەڵگەکانی تۆ دژێکیان تایە، متەناقیزیان تایە، متەناقیزیان تیان نییە؟ بەڵگەکانی تۆ توانای سەلماندنیان تایە، توانای سەلماندنیان تیان نییە؟ ئەتوانی ئەرگۆمنت بۆ بەڵگانەی خۆ بێنیت، بەس ئەرگۆمنتی عەقڵی ئەوە ناکە تۆ لە ئەیدۆلۆژیایەکی دیاریکراوە و قسە لەسەر ئەم دیاردەیە بکەی و قەناعەتێکی سابتت هەبێ لەسەری. بیرکردنەوەی عەقڵی توانین بۆش جیا بکەینەوە پێشداوەری تیان نییە، حوکمی مسبەقی تیان نییە. تۆ پێشتر قەناعەتێکت هەبووە ئەتەوێم قەناعەتە بسەلمێنین، تۆ لە مناقەشەیە ناتوانێ مناقەشە بڵێن مەزاجی شەخسی تیان نییە، میزاجی پێشداوەری تیان نییە. لە کوردیا پێڵێن پێشداوەری ئەوەیە کە تۆ هیچ بڕیارێکی پێشوەختت نەداوە، خۆت تەسلیمی ئەو ئەرگۆمنتە کردووە کە قەرارە بگەینیتەوە بۆ ئەو دیاردەیە، خۆت بە ئەو بەڵگەیەکە ئیشی لەسەرەکەی. لە کۆمەڵگای ئێمەیە هەستەکەی کامێک لەم جۆرە بیرکردنەوەانە زاڵ، ئەگەر بتوانی بە نمونە بیڕێی کامێک لە بیرکردنەوەکان زاڵە و لە ناومانە هەیە و لەوانەشە نائەقلانی بێت. سەرەتامە باسی ئەو بکەم کە ئەوەی لە کوردیا ئاڵێ هەموو جارێ ئینسان یاخود کۆمەڵگە عەقڵ میوانی نییە. ئێمە بێ قسە لەسەرەوە بکەین ئایا کۆمەڵگەی بەشەری بە درێژایی مێژووی خۆی هەمیشە عەقڵ میوانی بۆ، یاخود هەمیشە تەفسیرەکانی تەفسیری عەقڵی بوون، یاخود زۆر جار نائەقلانیەت زاڵ بۆ بەسەر مێژووی بەشەریەتە. بۆن ئەو جەنگە گەورانەی ئەیبینین مێژووی بەشەریەت مێژووی جەنگە گەورەکانە، حتمەن جەنگی شتێکی عەقڵی نییە، یەکتر کوشتن شتێکی عەقڵی نییە. حتا لە ئاشتی و خۆشویستنی شاشتی زۆر نائەقلانی. بێگومان ئەمە باسی ئەو دابەشکاریە بکەم کە ئۆگست کۆنت بۆ کۆمەڵگەی بەشەریەکە. ئۆگست کۆنت دامەزرێنەری کۆمەڵناسی گەورەی فەڕەنسی باسیەوە کە
مێژووی بەشەریدا بەشی سێ قۆناغە بێ قۆناغێکیان قۆناغی تیۆلۆژی تەفسیری دینی بۆ دیار دەکات لەم قۆناغەیە ئینسان هەموو دیاردەکانی بە بنەماکانی ئاین تەفسیرە کرد بۆ نەباران نەئاباری پەنایبر بە سەر بڕینی شتێک یا خۆ تەفسیری دینی بۆ دیاردەکانە کرد ئەم قۆناغە کە تێپەڕێنێگاتە قۆناغی میتافیزیکی شتێک لەوە باشترە چاکە و خراپێت ئاراوە تەفسیرەکان تۆزە پێشەکەون تۆزە لە فەلسەفەی تێەکەی بەڵام هێشتا تەفسیرەکان تەفسیری عەقلی و تەفسیری زانستی نین بەڵام مرۆڤاتی ناسەلمێنرێن بەڵام مرۆڤاتی ئەم قۆناغە شتێ پەڕێنێگاتە قۆناغی زانستی قۆناغی زانستی چی ئەو قۆناغی ئێمە توانین تەفسیری عەقلی بۆ دیاردەی سروشتی و کۆمەڵایەتی و دەرونی بکەین وەتە ئێمە لە قۆناغی زانستیە هەموو ئەو دیاردانەی چواردۆرمان کە ڕۆدەن کاتێ باران نابارێ تەفسیری جوگرافیەت ئاراوە تەفسیری زانستیەت ئاراوە کاتێ من تووشی کێشەیەکی کۆمەڵایەتیە بم تەفسیری علم وەرەگرم چیتر پەنا نابمە بەر شێخێک چیتر پەنا نابم بەر مەرقەدێک اینجا فەرمێسخان ویستم قسە لەسەرەوە بکەم هەمیشە کۆمەڵگاکان ئەوە بە تەدریجی پێش ناکەون منە کۆمەڵگامانەیە هێشتا لە دوو قۆناغی سەرەتا ماوەتەوە هێشتا بڕێکی زۆر لەو تایبەتمەندیانەی کە لە قۆناغی تیۆلۆژی و قۆناغی میتافیزیکی هەبوون لە کۆمەڵگا شەرقیەکاندا ماون بۆ هێشتا ئینسانی ئەمە کاتێک مناڵی نابێ کاتێک کێشەیەکی تەندروستی هەیە پەناباتە بەر تەفسیری دینی یاخ تەفسیری تیۆلۆژی میتافیزیکی بۆ ئەم دیاردەیە کاتێک هەموو تەفسیرەکان ئەسنەوە تەفسیرەکە جۆرە لە مۆزیزەی تیا بێ پشتی خەیاڵی تیا بێ جۆرە لە میتافیزیکەتی تیا بێ کە نەسەلمێنرێ کۆمەڵگەی ئێمە هێشتا ئەم قۆناغی تیانە پەڕاندووە وەتا هێشتا پێیەکی لە ناو تیۆلۆژیا و پێیەکی لە ناو قۆناغی میتافیزیکیە بەڵام کۆمەڵگا ئەوروپیەکان تەفسیرەکانیان تەفسیری زانستین تەفسیرەکانیان پشتبەستون بە ئارگۆمنت تەفسیرەکانیان پشتبەستون بە تاقیگا پشتبەستون بە بەحسی علمی زۆر باشە کەواتە بۆ پێی کە بەڕێستان باستان کرد جۆریان بیرکردنەوانە کە زاڵ ئەبێت لە ناو کۆمەڵگایتر چ عەقلانی بێت چ نائەقلانی بێت چۆن شێوە وەرئەگرێ ئەم جۆری بیرکردنەوەیە پەیوەندی بە چیەوە هەیە ئایا پەیوەندی بە کاتەوە هەیە بەپی زەمانەکان یان کۆمەڵێک فاکتەری تری وەکو شێوازی پەروەردە و خۆڕۆشن بیرکردن و سیستمی سیاسی کە زۆر دەستی ئەبێت لە فکرە چیتر کاریگەری گەرباسی بیرکردنەوەی نالۆژیکی بکەین بیرکردنەوەی نالۆژیکی دوو جۆرمان هەیە بیرکردنەوەی نالۆژیکمان هەیە کە بیرکردنەوەی نائەقڵیەکمان هەیە کە کاریگەری لەسەر خودی خۆمانەیەوە تا ئەو بیرکردنەوەی ئێمە لەسەر خۆمان بەرهەمی ئێنین ئیستنتاجەکەین وەنە من خەمبارە من قەلەقم من کۆمەڵی کێشەم هەیە بیرکردنەوەیەکمان هەیە بەرامبەر دیاردەکانی دەوروبەرمان وەنە بیرکردنەوەیمان هەیە بەرامبەر ژن وەنە ئەگەر سەیری تێڕوانینی ئینسانی ئێمەکەی بۆ ژن تێڕوانینێکە تێڕوانینێکی خراپ و نێگەتیڤە ناقسە کێشی هەیە پڕە لە کێماسی پڕە لە کەم و کورتی ناتوانێت قەرار بە سۆزەکیە ئەم بیرکردنەوەانە چۆن شکڵ ئەگرێ ئینسان بەهۆی سێشتەوە شکڵ ئەگرێ یاخود ئینسان بەهۆی سێشتەوە قەناعەتی بۆ دروستە بێ بەرامبەر خۆی بەرامبەر بە کۆمەڵگەک یاخود بەرامبەر ئەو دیاردانەی کە لە دەوروبەریە ڕۆدا خاڵی یەکەم دەرونی خۆیەتی دەرونی خۆی کاریگەری دەرونی ئینسان کاریگەری لەسەرەوەی ئینسان چۆن سەیری دیاردەکانی چواردۆری خۆی بکە خاڵی دوو کللتوری کۆمەڵگەکەی خاڵی دوو کللتوری کۆمەڵگەکە کاریگەری زۆر لەسەر بۆ نە کللتورێکە سیخ ناخە بە تێڕوانینی خراپ بەرامبەر بە ژن ئەم کللتورەوە کە ئەم ئینسانەکە لەم کۆمەڵگایە گەورە بێ تێڕوانینی خراپ بێ بەرامبەر ژن واتە قورسە ئینسان ئەم سادەیە تێپەڕێنێ پێویستی بە خۆی لاکردنە ئینسان بە ئەم حەزی لە خۆی لاکردنی حەزی لەوەیە زوو خۆی نەجات دا و قەناعەتی خۆی بۆ دروست بەرامبەر دیاردەکەمەوە هەموو ئینسانێک نییە خۆی لاکا و بەحث بکە و گەڕان بکە بە دوایەوەیە کە ئینسان بۆ نێو تێڕوانینمان بۆچی وایە بەرامبەر ژن خاڵی سێم کەوا کە ئێمە شکڵ بگرین بەم زۆریکە ئەین ئەو هەستانەیە کە ئێمە هەمانە بەرامبەر دیاردەکانی چواردەوەمان ئێمە کۆمەڵی هەستمانەیە بەرامبەر ژن ئەمەوەکە کاریگەری هەبێت لەسەر قەناعەتی ئێمە لەسەر بیرڕای ئێمە بەرامبەر ئەو دیاردانی لە چواردەوەمانە ڕوەدەن ئەم سێشتە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەوەیە کە کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئینسان چۆن بیر بکاتەوە چۆن تەعامل بکە چۆن ڕەفتار بکە بەرامبەر ئەو شتانەی کە لە چواردەوەریان ڕوەدەن کاتێک ئینسانێک کاتێک کللتورێک کاتێک جۆرێک لە پەروەردە قەناعەتێک زاڵەکە یاخود دنیابینیەکی غەڵەت یاخود بیرکردنەوەیەکی نائەقڵانی هەڵە زاڵەکە بەسەر کۆمەڵگایە واکە ئەم ئینسانانەی ئەو کۆمەڵگایە هەموویان بەو نەزەریە ئیشبین یاخود بەو جۆرە تێڕوانینی نەسەری دیاردەکانی چواردەوەری خۆیان بۆ نمونە تێڕوانینی ئینسانی ئەمە بۆ مناڵ تێڕوانینێکی خراپەوە شتێکی ناقسەی بینێت تێڕوانینی ئینسانی ئێمە بەرامبەر شتێکی زۆر سادە باسکەین بەرامبەر خەسوو ئینسانی ئەمە عادەتی بیرکردنەوەیەکمان بۆ دروست بکە هەموو خەسووێک خراپە هەموو باوەژنێک خراپە یاخود زۆر کورد ئەم تێڕوانینی بەرامبەر خۆی هەیە بۆ ناڵە کورد
خراپە ئێمە میلەتێکی خیانەتکارە کورد ناگا بە هیچ یاخود بەرامبەر نەتەوەکانی کەم قەناعەتی هەیە یاخود بەرامبەر شارەکان شار بۆ شار ئەم شتە هەیە بەرامبەر بۆ نمونە بەرامبەر هەورامیەکان ئەم قەناعەتەمان هەیە بەرامبەر شارەکانی تر بە هەمان شێوە قەناعەتەمە بەرامبەر ئێتنەکانی کەون ئەزیدیەکان لێن وان ئەوانەوان خراپن ئەم تێڕوانینانە بەشێکی زۆری پەیوەندی بەوەیە کە هێشتا تەفسیری ئێمە تەفسیرێکی عەقلی نییە بۆ دیار دەکەن بەشێکی زۆری پەیوەندی بەوە ئینسانی ئەمە هێشتا ناوێت خۆی هێلاکە ناوێت بگەڕێ ناوێت لێگەڕینکە بیرمان نەچێ عەقلانیەت یاخود بیرکردنەوەی عەقلانی پێویستی بە کنە و پشکنین هەیە پێویستی بە گەڕان هەیە پێویستی بە ماندوێتیە بە پێچوانە بیرکردنەوەی نالۆژیکی بیرکردنەوەی عەقلانی زۆرە لە سادەگۆییە جۆرە لە قەراراتی تووندا جۆرە لە گشتگیریە تعمیمی تایە فکرێک بدۆزیتەوە بتوانانی جۆرە لە ڕەهایەتی تایە جۆرە لە توندیتە قەناعەتێکی هەیە و ڕاستەخۆ دەرێت ڕێ و سادەگۆیی زۆری تایە یاخود ئەتوانین بڵێن بیرکردنەوەی نائەقلانی جۆرە لە تەمبەڵی فکریە تەمبەڵێکی فکری تێ ناتێ بگەڕی بەجددی بۆ نمونە کورد خیانەتکارە یاخود کورد بۆ نەبووە تەشری یاخود ژن بۆ وایە ڕاستەخۆ قرارێکە داڵێ هەموو ژنێک وایە هەموو باوە ژنێک وایە تێبینیە کە لەسەر قسەکانی بەڕێستانەوە کوپسپۆرە لە باری کۆمەڵناسیە ئەوەیە کە نمونونەکانت ئەهێنایەوە لەوەی کە چ جۆرە بیرکردنەوەیەک بەرامبەر ژن هەیە ئایا ئەتوانین بڵین کۆمەڵگەیە کە توانی بێتی بە عەقلانی سەیری مرۆڤ بکاوە جیاوازی نەکا لە نێوان ژن و پیاوە کۆمەڵگەیەکی عەقلانیە بێگومان ئەو کۆمەڵگەیانەی کە عەقلانین فرسەتی جەندەری یەکسان بۆ هەردوو ڕێگەز دەرەخسێن بێگومان ئێمە یەک دنیامانێ ژن تا ئاستی سەرۆک ئەڕوا ژن تا ئاستی بیرمەند دەڕوا ژن تا ئاستی فەیلسوف ئەڕوا کەواتە ئێمە وەکو کۆمەڵگای کوردی ئەتوانین بڵێن کۆمەلگایەکی نائەقلانی کۆمەلگایەکی یان خەریکە بەرەو عەقلانیە ئەم دابەشکارێت تۆزە قورسە ڕاستە قەرار بین ئەم کۆمەلگای عەقلانی یاخود ئەم کۆمەلگای لەسەر بنەمایەکی لێک کاتدا فرمێسخان ئەکرێ کۆمەلگایەک عەقلانی بێ نائەقلانیش بێتە پرەنسیپەکانی عەقلیتیا بە پرەنسیپی نائەقلانیشی تیا بەپێی شوێن بەپێی زەمان بەپێی ئەو ژینگەش کە ئەو کۆمەلگایەتیە ئەو زروفە زۆر باشە ڕای چەند گەنجێکمان وەرگرتووە دەربارەی ئەو بیرکردنەوەی کە لە ناو کۆمەڵگەیە هەیە کە کۆمەڵێکیان سوودیان لێبینیوە لەو بیرکردنەوەانە بەڵام هەندێک بیرکردنەوەش هەیە کە نائەقلانین و هەستەکەن لە ژیانی ڕۆژانەیە ناتوان سوودی لێ ببینن پێکەوە بینەریان. ڕێزگرتن لە مامۆستا یاخود ئەو کەسانی کە لە هەر جۆرێک لە جۆرەکان یاخود لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی خوێندندا سوودت لێبینی و یاخود بوونەتە هۆکاری ئەوەی کە تۆ لە چەند بابەتێکە فێر ببیت پێویست ئەکا کە تۆ ڕێزیان لێ بگریت و وەک چۆن سوودیشت لێ وەرگرتوون ڕێزگرتنەکە لە ناو کۆمەڵگەی خۆمانە باوە بە شێوەیەکی بەرچاو چۆن بڵێ مەگەر تاک کەسەکان بێڕێزی بەرامبەر ئەو جۆرە کەسانە بکەنە ژیناوەکو ئەرکێکی لێ هاتووە کە ڕێز لە ئەو کەسانە بگریت و یەکێکی کە لەوانە ڕێزگرتن لە دایک و باو یاخود کەسە نزیکەکان و یاخود هەر کەسێکی دیکە کە تۆ بەرکەوتنت هەیە لەگەڵیا ئەویش سنوردارکردنی پەیوەندی هاوڕێیەتیە لە نێوان ڕەگەزی نێر و ڕەگەزی مەیە کە ئەمە شتێکی باشە تا ڕادەیەک بەڕای من باشە ئیتر کۆمەلگا چۆن بیری لە ئەکاتۆ لۆچێ بە پێی سەردەمەکان کە ئەگۆڕێت ئەم جلە تازەی کە هاتووە پێی باش نییە و پێی وایە تێکەڵاوێکی زۆر لە نێوان هەردوو ڕەگەزا شتێکی باش بێ بەڵام کاتێک بیری لە ئەەکەینەوە تێکەڵاو بوونی خێزانەکان ئەوەی کە لە کۆمەلگای ئێمە هەیە خێزانی هاوڕێکان ئەبێ یەکتر بناسن بۆی بزانن لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سەقافەتەوە چۆنن ئەگونجن ئەم دوو کەسە نابنە کێشە بۆ یەکتر لە داهاتووە و سنووردارکردنی ئەو کاتی کە پێکەوە ئەڕۆنە دەرەوە بەڕای من ئەم بیرکردنەوە لە کۆمەلگادا شتێکی زۆر باش و ئیسفادەی هەیە لە کۆمەلگی ئێمە دیاردەیەکە لە ڕووی جلوبەرگ و لە ڕووی ڕەفتارکردنەوە و لە ڕووی قسەکردنەوە کە هەنێکات ئەبێ بە ناچاری جلێک لە بەرکەی کە لەگەڵ کۆمەلگاکە تا بگونجێ هەنێکات هەنێک قسە بکەی لە ناو برادەرەکان تا لە ناو کۆمەلگای لە ناو بازاڕە لا ئیتر لە هەر شوێنێ بێ لە شوێنە گشتیەکانە کە لەسەرە نەکەی و ڕێز بمێنێت جلە بەرکردنیش لە کۆمەلگەیمەوە باوەکە جلێ لە بەرکی ئیتر دیار نەبیت بیرکردنەوەی کۆمەلگاز ئێستا جیاوازی ئەکرێت لە نێوان ئافرەت و پیاو لە چەند ڕووەوە ئەگەر بۆ منە لایەنی کۆمەڵایەتەکەی لێک بدەیتەوە زیاتر گرنگی بە پیاو دراوە و کۆمەلگەکەمان بە کۆمەلگەیەکی پیاو سالاری ناسراوە
بەڵام ئەگەر لایەنێکی دیکەی ژیان بینەوە سەرباری ڕفتارکردنەکان زۆرترین گرنگی بە ئافرەتان درراوە و ئەش بینین کە لە هەموو شوێنێکە لە هەموو جێگەیەکە زیاترینی گرنگیدان بە ئافرەتەکان بۆ نمونە بۆ وەرگرتنی هەلی کارێک زۆرترین گرنگی بە ئافرەتان درراوە. بۆ نمونە بیرکردنەوەی خراپ کە لە کۆمەلگای ئێمەدا هەیە تێڕوانین بۆ ژنە، یعنی ئەگەر تەنانەت لە شوێنی کارەکانیانە لە هەر شوێنێکا بێ گێچڵیان پێ بکرێت چ گێچڵی سێکسی بەیان هەر گێچڵێکی تر بێکە بە ئافرەت ئەکرێ لە زۆربەی کاتەکانە خەتاکە ئەگەڕێنەوە بۆ ئافرەتەکە کە ئەمە هیچ منطقی نییە لە کاتێکدا تۆ پەروەردەی کۆمەڵایەتیمان وایە کە پێمان عیبەیە باسی ئەو گێچەڵانە بکەین کە پێمان ئەکرێ، ینی هەم ناتوانین لەوە چ بێتە هۆی لە دەزانی حەز و خولیاکانمان یان کارەکانمان بۆیە ئێمە ئەبێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە خۆمان بەرەو پێشەوە بەرین. لە کۆمەلگایە باوە کە تۆ نابێ هیچ کات شەرمکەی هیچ کات قەلەغبی هیچ کات بکەویت، بەڵام بنمونە خۆم کە لە ڕاگەیان نایشەکەم زۆر کەسێکی شەرمنم، بەڵام کە ئەبینم برادەرەکانم سەرکەوتون بڕۆیان بە خۆیانە ناترسن ئەمێ هەوڵێکی ئەوە بم هەوڵ بەم وەکو ئەوان بوو. بۆ پێی کە گەنجەکان باسییان لەوە کرد کە کۆمەڵێک بیرکردنەوە هەیە ئیزعاجە لە ژیانی ڕۆژانەیە پەیڕەویشی لێ ئەەکەن، بەڵام کۆمەڵێک بیرکردنەوەش هەیە سوودیان لێبینیەوە. پرسیارەکەم ئەوەیە ئایا مەرجە هەموو بیرکردنەوەیە کە باوەتیامانە و ئێمە پەیڕەوی لێ ئەەکەین ئەقلانی بێت؟ نا مەرز نییە، مەرز نیە ئینسان هەموو کاتێ بە ئەقلانە بیر بکات، چونکە ئەقلانێت جۆرێک لە وشکیشی تایە، جۆرێک لەوەی تایە بۆ ژیانی کۆمەڵاتی زۆر تووشی کێشە ئەبێت، چونکە ئینسان چەندە پێویستی بەوەی بە ئەقلانی سەیری دنیا بکات، چەندە پێویستی بۆ شیکاری ئەقلانی بۆ دیاردەکانی چواردۆری بکە و چەندە پێویستی بۆ ڕابەی ئەقلانی بۆ دیاردەکانی چواردۆری بکە، پێویستیشی بۆوێ جۆرە لە سۆزی تیاابێ، پێویستی بۆ جۆرە لە نازانم ئەگەر غەڵەت نەبێ بڵین نالۆژیکەتی تیاابێ بۆی بتوانێت بژی جۆرە لە نەرمینوانی تیاابێ بەرامبەر. زۆر جارەوە کەسانەی کە زۆر منطقین زۆر جامد ئەبن زۆر چاقبەست ئەبن لەگەڵ زۆر ناخۆشە ژیانکردن لەگەڵن، چونکە هەموو شتێک لێک ئەداتەوە بۆ هەموو دیاردەیەکی چواردۆری خۆی تەفسیری ئەقلانیەکە ئەترەمە تووشی کێشەیەکە لە ڕووی ژیانکردن لەگەڵ دەوروبەر، چونکە ئینسانی ئەوەی ئەو ئینسانی کە دایم تەفسیری ئەقلانی بۆ دەردەکانی چواردۆریە، ئینسانێکی زۆر وشک و برنگ دەرەچێت چەقبەست و ئەبێ ئینسانەکە ئەنی سۆزی نابێ، ئەم ئینسانە بۆ ژیانکردن و بۆ چواردۆریشی زۆر تووشی کێشابێت، چونکە ئینسان بەس ئەقڵ نییە. سەرتا باسیەوەمان کرێمە بۆ نایمە ناتوانین تەفسیری ئەقلانی بەسەر خۆشەویستی بسەپێنین، خۆشەویستی شتێکە لە ناوێ مابوونی هەیە و پێویستیشمانە و بەردەوامیش پابندین پێوەی، بەڵام تەفسیری ئەقلانی بۆ ناکرێت. ئێمە ئەنی بەشێک لە ئێمە بەشێک لە بوونی ئێمە هەمیشە بوونێکی ئەقلانی نییە، بەشێک لە ئێمە بەشێکی عاتفیە سۆزی تایە، ئەمەش بە عقل تەفسیر ناکرێت. وەکو یەکێک لە نمونونەکان ئەتوانین بڵێن هەنێک کەس ئەڵێ من عقلانی بە عقل هاوسەرگیریم کردووە، بەڵام ئەبینێ فەراغی سۆزداری دروستە بێ، یعنی ناتوانین هەموو هەنگاوێکی ژیانمان ئێمە ناتوانین هەموو قرارێکی وەکو سەرەتا باسم کرد، ناتوانین هەموو قرارێک بە ئەقلانیت بین، چونکە هەموو قرارێکت بە ئەقلانتدا هەموو لێکدانەوەیەکی ئەقلیت بۆ دیاردەکان کرد زۆر تووشی کێشابی، چونکە ژیانی کۆمەڵایەتی ژیانێک نییە سەرشار بێ بە ئەقلانیت، هەمیشە ئەقل یاخود هاوی کە سەرەتا باسمان کرد هەمیشە ئەقل میوانی ئینسان بێ، هەمیشە تەفسیرەکانمان بۆ دنیا تەفسیری ئەقلانی نین. زۆر جار بۆ نەکەر باسی خۆشەویستی بکەین، ئێمە زۆر جار قرارات دین لەسەر خۆشەویستی بە ئەقلانیت قرار نادەین و ڕەنگە سەرکەوتوش بێ. ئەتوانین بڵێن لەو کۆمەڵگایانەی کە تاکگەران زیاتر مەجای ئەوە هەیە من ئەقلانی تر مامەڵە بکەم وەک لەو کۆمەڵگایانەی کە وەکو لای خۆمان کۆمەڵگەران و ئەبێ بە پێی ئامانجی کۆمەڵەکە تۆ مامەڵە هەموو ئەو کۆمەڵگایانەی نەری تێدا ساڵە، هەموو ئەو کۆمەڵگایانەی کللتور هێشتا قەراری ئەلف هەتایە ژیانی کۆمەڵایەتی ئینسانەدا، ئەو کۆمەڵگایانن کە بڕێکی زۆر لە بنەما نالۆژیکەکانیان تێدایەوەتە ئەو کۆمەڵگایانەی کە هێشتا ئینسان بۆ قەراردانی لەسەر چواردۆری خۆی بۆ قەراردانی لەسەر دیاردە سروشتی و کۆمەڵایەتیەکانی چواردۆری خۆی بۆ کللتورەکەی گەڕێتەوە، یاخود کللتور زاڵە بەسەریە کللتور ڕێگەنادا بە جۆرە جۆرەکان بیر بکاتەوە و دەربازی بێ و کۆمەڵگایانن کە نەعەقلانین و ناواقعیشن، بەڵام ئەو کۆمەڵگایانەی کە فرسەتی بیرمان نەچێ لایەنی ئابووری زۆر کاریگەری لەسەرەوەی کاتێک ئینسان ئازادە بێ دەخلێکی تایبەت بەخۆی هەبێ
لانی ئابووری کۆمەلگاکە بە ئام پێشەکەوێت ئەو کۆمەلگایانە ئازادترە بن ئەو کۆمەلگایانە لیبراڵترە بن نەتوانن بە ئازادی بیر بکەن نەتوانن واز لە تەفسیری کللتور واز لە تەفسیری کۆمەلگاوێنن بۆ دیار دەکەن لێرەشەوە جۆرێک لە عەقلانت بەسەریاندا زاڵە کاتە توانین بڵێن تەفسیرەکانی کە کللتور و نەریت هەیەە زۆربەی نەعەقلانی زۆر جار نەعەقلانی زۆر جار نەگەوەی بڵین هەموو جار نا بەڵام زۆر جار نەعەقلانی چکە کللتور بڕێکی زۆر لە عەقلیشی تیا بڕێکی زۆر لە نەعەقلانیتیشی تایە وەتەوەی گروپەکە بمێنێتەوە زۆر باشە دوایین پرسیارم ئەوەیە گۆڕان لە بیرکردنەوەیە ینی ئێستا ئێمە ئەبینین جیاوازی ئەم جیلە لەگەڵ جیلی پێشووە زۆر هەستی پێکین بۆی پێشکەوتنانی کە لە بواری تەکنەلۆژی و شێوازی ژیانە هەبووە ئایا گۆڕانکاری لەو فکرە عامەی کە خەڵک پەیڕەوی لێ ئەکا پەیوەندی بە چیەوە هەیە هەر ئەتوانین بڵێن گۆڕانی زەمانەکەیە یاخود هۆکاری تریش کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە گۆڕانکاری لە شێوازی بیرکردنەوەی خەڵکیە دروست بێ ئەوی کە قسە لەسەر گۆڕانکاری بکە بێ قسە لەسەر کۆمەڵێک فاکتەر بکە بۆچی چۆن گۆڕانکاری ڕۆدای خۆ چ شتێک هاوکارە بۆی ئەمە بتوانین ئەم کۆمەڵگایە بگۆڕین وەکو پێشتر باسم کرد لانی ئابووری زۆر هاوکارە بۆی ئەمە دنیابینی ئینسانەکان بگۆڕین کاتێک ئینسان لانی ئابووری پێشەکەوێت داهاتی زیاتەکە سەفەری زۆرەکە کللتوری زیاترە بینێ زۆرێ لە کرانەوەی بەدروستە بێ بۆ ئەزانێ خەڵکی تر هەیە ژی ئەزانێ کللتوری تر هەیە لە دنیا چۆن بیرەکەنەوە کللتورەکە ئەزانێ کللتورێکی تر هەیە بە جۆرێکتر سەیری ژنەکە بە جۆرێکتر سەیری مناڵەکە بە جۆرێکتر سەیری ئینسانەکە و بە جۆرێکتر سەیری ژیان خۆیەکە ئەمە هاوکارێکی باشە بێت دوو ڕەوشی کللتوری و ڕۆشنبیری کۆمەڵگاکە زۆر ئەمە دەرەخە ئایا کۆمەڵگاکە ئاستی کللتوری چەندە ئاستی ڕۆشنبیری چەندە کۆمەڵگا ئیش لەسەرەوەکە بەشێک لەو نۆرمانەی کە بەشێک لەو نۆرمە کللتوریانی هەیە تی پەڕێنێ بیرمان نەچی هەندێک نۆرمی کللتوری هەیە بۆ زەمانێکی دیاری کراوە بۆ زەمانێک ئەبێ بۆ زەمانێکی تر نابێت کاتێک ئەم کللتورانە تێ ناپەڕێنی لە پڕاستەکەی کۆمەڵگاکە زۆر دواکەوتووە بۆ هەندێک نۆرمی کللتوریت هەیە بۆ دنیای تازە نابێت اینجا ئەم دنیا تازەش هەموو ئینسانەکان ئاگاداری یەکترین بەجۆر لە جۆرەکانەوەی کە باسەکرێت دنیا بۆتە گوندێکی بچووک ڕێک ئەوەیە هاوڵاتێکی کەنەدی ئاگاداری هاوڵاتێکی کوردیە هاوڵاتێکی کوردی ئاگادارە ئەڵمانیەک چۆن بیرەکاتەوە کەنەدیەک چۆن بیرەکاتەوە بەریتانێک چۆن بیرەکاتەوە ئێستا بە بۆنەی ئەپلیکیشنەکانیشەوە ئەتوانم بزانم تۆ لەکوێی چی ئەەکەی بۆ کوێ چۆن سەیری دنیاکەی تۆ نیشتە نووسی منەی خوێنمەوە تۆشتی منە خوێنیتەوە سەیری قەناعەتی منەکەی من سەیری قەناعەتی تۆەکەم واتە خاڵێک کە زۆر گرنگە لانی ئابووری لانی کللتوری سێ لە ئەوەی لە عەرەبیا پێڵێن جمودی فکریە خۆ چەق بەستووی هزری زۆر جار ئینسان تووشی چەق بەستووی فکریە بێ لە قەناعەتێکی دیاریکراوە ئەوە ستێ و پێخۆی پێشناخە ئەوەی کە سەرەتا باسمان زۆر لە تەمبەڵی فکری بەرامێنێ ئەم ئینسانە قەناعەتێکی هەبووە لە 20 ساڵی ئەیترم قەناعەتی هێرەڵەگرێ و ناتوانێت وازی لێ بێنێ ئەم چەق بەستوویە فکریە ئەبێ واز لێ بێن لە بۆی بەلایانی کەم جۆرە لە جۆرەکان کۆمەڵی بنەمای لۆژیکی و یاخود کۆمەڵە تەفسیری لۆژیکیمان هەبێ بۆ دنیا کەواتە ئەتوانین بڵێن کۆمەڵگای کوردی خەریکە بەرەو ئەقلانیەت ئەڕات تۆزە حکومدانی تایە بەڵام منتوانم بڵم کە ئەگەر ئەو خاڵانە بکەین بۆ داهاتی تاک بەرز بێ جۆرە لە ئیش لەسەر کللتور بکەین ئەو هەموو بنەمانەی خۆڕۆشنبیرکردن خاڵێک تر کە زۆر گرنگە بیرم نەچێ باسی کەم لانی پەروەردەیە ئەبێ ئێمە بیرمان نەچێ پەروەردە کاریگەری زۆر لەسەر ئینسانەیە بتیابەتی ئەگەر لە جی لە سەرەتایەکان ئیشی لەسەر بکرێت جۆرە لە قەناعەتی تازە جۆرە لە کللتوری تازە جۆرە لە پێداگۆگی تازە بە ئەم ئینسانانە بۆ وترێ پەروەردەکاری باشتر هەبێ پەروەردەکارێکە بێ بڕایتەوای مافەکانی ئینسان مافەکانی ژن ڕایتەوای بە ئازادی هەبێمەوە کامە کۆمەڵگایەکمان هەبێ بەرەو بنەمای لۆژیکی بڕۆ بەرەو تەفسیری لۆژیکی بۆ دنیا بڕوە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس کە بە زمانێکی سادە توانیت بۆمان ڕوون بکەیت زۆر سپاس بۆ تۆش بیرکردنەوەی مرۆڤ کاریگەری لەسەر دەروون و شێوازی مامەڵەکردنی دەانێ بۆ قسەکردنی زیاتر ئەچمە لای بەڕێز هاوڕێز هابیر کە بەکەلۆرۆسیان هەیە لە دەروونناسی کلینیکی و چارەسەرکاری دەرونین سپاس بە قوبڵکردن سپاس بۆ ئێوەش کاک هاوڕێ ئەمێ باز لەوە بکەیت کە بیرکردنەوەی مرۆڤ چۆن شێوە وەرئەگرێ و تەوەری بەرنامەکەشمان کە زیاتر ئەمانەوێ جیاوازی لە نێوان بیرکردنەوە نەعەقلانیەکان و بیرکردنەوە عەقلانیەکان بەڵێ سەرەتای وەرگرتنی شێوەی بیرکردنەوە شێوازی بیرکردنەوەی ئێمە ڕەفتە بۆ ژینگەی ئەم بڵێن لینکی هەیە بۆ ژینگەی بەو پەروەردەیەکی ئێمە تێدا دەژین شێوازی پەروەردەی دایک و باوک پەروەردەی کۆمەڵگا ئێمە لێوە بیرکردنەوەکان وەرەگرین و شێوەیەک وەرەگرن و سەبارەت بە بیرکردنەوە نالۆجیکەکانیان نا ئەقلانیەکان ئەوان زیاتر لە کاتی تەنگەژەی دەرونیە کە کەسەکە لەژێر تەنگەژێکی دەرونی زۆردایە کە هەست بە ترسەکات هەست بە ناڕەحەتی تۆقی و شەرمەزاری هەست بە شەرمەکات لەم کاتانەیە زیاتر سەرهەڵەدەن و ئەمەش بە هۆکاری چی ئەگەر بیت و لینکی کێنە بە ینی سترس نیورۆبالۆژی ئۆف سترس و تا
دەروناسی فشار توێژینە کراوە لە ئەمریکا لە ساڵی 2014 دەرکەوتووە مرۆڤ لە کاتی پستانی دەرونی زۆرە کە فشارێکی دەرونی زۆری هەیە هۆرمۆنێک دەرەدرێت کە بەرپرسە لە هۆرمۆنی فشار ئەو هۆرمۆن واکە کە بەشی پێشەوی مێشک پێ ئەڵەن سنتەری بیرکردنەوە و بیرۆکەی دروست یان بیرۆکەی لۆژیکی و ئەقلانی پەک بخات کەواتە لەو کاتەیە ئەو پەک خراوە ناتوانێت لێکدانەوە بیرکردنەوەکە بکات بیرکردنەوەیکی نائەقلانی بەرهەم دێت. کەواتە بۆیە ئەوترە کاتێک کە تۆ فشارت لەسەرە بڕیارمەیە چکە لەو کاتەیە ناتوانی زۆر ئەقلانیانە قەرار بیت. بێگومان ئێمە لەو کاتانەی کە تۆڕێن کۆنتترۆلمان لەژە دەستی خۆمانان نییە پێمان وایە ئەو کەسە تاوا بێڕێزی پێکردوین یاخۆ لەو کاتیان هەستەکەم ئەبواە کەسەکە زیاتر گرنگی بە من بدایە بەڵام نەیکرد یاخود من هەستمە کرد کەسێکی زۆر زۆر بەتوانام ئەکسپکتیشنێکی زۆر بەرز پێشبینێکی زۆر بەرزمە سەبارەت بۆ خۆم بۆ توانەکانی خۆم بەڵام کاتێکە چمە شوێنێکی تر و سێرەکەم یەکێکی لە من باشتر هەیە لە مەزیرەک و بەتواناتر لەم کاتەیە کرێ من هەست بە ترزیان هەست بە تۆڕێکی زۆر بکەم کەواتە ئەو زۆر گرنگە من ئەو بیرکردنەوە ئەقلانە بناسبەوە. کەواتە توانین بڵێن لەو کۆمەلگایانەی کە فشاریان زۆر لەسەرە کەمتر ئەقلانیەتی تایە ویان کۆمەلگای ئەمەش کۆمەلگایەکە فشاری هەیە بە تایبەتی لە ئێستایا فشاری ئابووری هەیە فشاری سەقامگیری سیاسی هەیە بێگومان مرۆڤ کاتێک لەژێر پستانێکی دەرونی زۆرایە بیرکردنە ئەقلانەکان کەسەر هەڵەن ئەبن هۆی کۆمەڵێک نەخۆشیش لەگەڵەیە یەکێ لەوانە بوونە خەمۆکی فشاری پاشزەبر دەرونی و دڵە ڕاوچێش ئێمە پێویست دەکات زۆر بە وریایی و مامەڵاتە بیرکردنەوەکانە بکەین چۆن بتوانین بیان ناسینەوە چۆن بتوانین بیان وەستێنین و چۆن توانین بیان گۆڕین بۆی کە ئێمە بەلاڕێیان نەبن بۆی تووشی نەخۆشیێکمان دەکەن و هەروەها بیرۆکە نالۆژیکەکان ئەمانە خۆی لە ئەسڵ ئەوە نیە بڵێم حکومدانێکە کە ئێمە پیان نالۆجیکیان نائەقلانی بەڵکو ئەمانە بابەتێکن جۆرە بیرکردنەوەیکن کە لەسەر بنەمای ئەقڵ و تێگەیشتن نین واتە کەسەکە هیچ تێگەیشتنێکی بۆ بابەتە نییە هیچ بەڵگەیەک نیە لەسەر بوونی ئەم بابەتە کە ئەم پێویستەکە بە تەواوەتی خۆشویستراوە بێت و هەروەها هیچ بەڵگەیەک نییە کە بێم لە هەموو وارەکە بەتوانە بێت. بۆ پێی کە کاگڕێبێن وەکو کەسێکە لە بواری کۆمەڵناسیە باسی لەوە کرد کە مەرج نییە ئێمە هەموو کاتێک بیرکردنەوەکانمان ئەقلانی بن چکە زۆر جار ئێمە لەناو کۆمەلگای مجموعەیە پەیڕەوی لە کۆمەڵێک بیرکردنەوەکەین کە زۆر لەگەڵ لۆجیکایەک ناگرێتەوە. سەبارەت بەوەی کە ئەبێ هەمی بیرکردنەوەکەمان لۆجیکی بن یان ئەقلانی بن خۆی لە دوو تەوە رابینێتەوە ئەگەر بێت و کەسەکە پێی وا بێت ئەبێت وشەی دەبێت لێرەیە گرنگە هەموو بیرکردنەوەکانی ئەقلانی بن بۆی کەسێکی تەواو کامڵ بێت لێرەیە هەمان ئەو بیرۆکەی بێت بیرۆکێکی نائەقلانی بەڵام ئەگەر بن هەوڵ بدەم بیرکردنەوەکانم هەموو ئەقلانی بن ئەمە یارمەتی من دەکە کارەکانی ژیانم دەرفەتەکانی ژیانم باشتر بخوازمەوە باشتر بخۆم بەرەو پێشەوە برم ئەگەر بەتوانم هەوڵدم خۆم بەتواناتر بکەم ئەگەر لە بوارێکە شارەزایم هەیە هەوڵدم زیاتر شارەزای پەیدا بکەم کەواتە ئەو ڕێگەی کە ئەیگرینە بەر لە پێناو ئەقلانی بوونەکەش ئەبێت دروست بێ ئەگینا هەر بتەوێت هەروە ئەقلانی بڵێ ئەم فکرێم ئەقلانیە ئەمە کافی نییە بێگومان دروستە هەروکو باسمان کرد ئەبێت کە ئەڵێن بیرکردنەوە کە ئەقلانیە ئەبێت ینی دروست و گونجاو بێت لە جێ خۆیان بێت نەک واتای دەبێت بێت نەگواتە ئەبێ من ئەو کارە بم من کەسێکی باش بم ئەگەر وانە فلکسیبل بێت بەڵێ واتە کاتێک جیاوازێک هەیە یان جیاوازێک کە زۆر ڕوونە یان بیرۆکە ئەقلانی و نائەقلانەکان بیرۆکە ئەقلانەکان فلکسیبلە نەرمونیانە توانێت گۆڕانکاریان تێ هەیە بەڵام بیرۆکە نائەقلانەکان بیرۆکێکی زۆر توندن توانێت گۆڕانکاریان تێدا نییە. کۆمەڵێک بیرکردنەوەیە کە ئەکرێ بەشی زۆر بەشمان هەمان بێت کەواتە بۆ پێوێ زۆر بەمان گرفتی دەرونیمان هەیە ئایا چۆن ئەمە جیا بکەینەوە زۆر جار ئێمە کاتێک کە بیرکردنەوە نائەقلانەکان بۆ یارمەتی خوازەکانمان لە دەستگای ژیان ڕوون دەکەینەوە پیان دەڵێن ئێمە چارەسەرکارانی دەرونیش جاروبار ئەو بیرکردنەوەوان هەیە بەڵام ئێمەڵێن جاروبار بەڵام ئەگەر ئەم بیرکردنەوە بەردەوام بوون بوونە هۆی ناڕەحەتی بۆ ئێمە وایان کرد ئیش و کار و ژیانی ڕۆژانمان پەکی بکەوێت ئەو کاتە پێویستیان بە چارەسەریە بەڵامەوە ناکرێت من بۆ نمونە هەر ڕۆژێک لە ڕۆژان یەکدانە لەوانە هات بە خەیاڵمە بڵێن ئەو وڵات تازە منیش تووشی گرفتم پێویستم بە چارەسەریە. ئێوە لە چارەسەرکردن ئاگرێسە بتوانن بۆ بینەرانیشی باس بکەن چۆن ئەو گۆڕانکاریەیان بۆ دروست ئەکەن چۆن یارمەتیان ئەیەن بیرکردنەوەکەیان لە بیرکردنەوەیکی نائەقلانیەوە کە فشاری دروست کردەوە بیکەن بە بیرکردنەوەی ئەقلانی. ئێمە سەرەتا وەکو پێماوتن بیرکردنەوەکانن بۆ ڕوونەکەینەوە بیرکردنەوە ئەقلانەکان کاتێک تێبینێکن تیاندایە و دواتر و هەر بە ئەرکێک پێیان ئەدەی و دواترش ئەوستی هەنگاوی باسمان کردمە پێکەوە هەوڵی گۆڕینیان ئەدەین ئێمەش بۆیان نادۆزینەوە پیانەڵن ئەو بیرکردنەوەی تۆ نائەقلانیە خۆی بیدۆزێتەوە زۆر زۆر باشتر ئەبێت کاریگەرتر ئەبێت لەوەی کە ئێمە بۆی بدۆزینەوە و خودی خۆی بیان وەستێنێت بەڵام ئێمە هاوکاربین لە وەستاندنیانە
و هەروەها خۆی بیرکردنەوەیکی ئەقلانی بدۆزێتەوە بۆ جێگرتنەوەی ئەو بیرۆکە ئەقلانیە کاریگەرێکی زۆر زیاتر بێت. کەواتە وەکو یارمەتی دەرابن لەگەڵیان. بەڵێ ئێمە زیاتر یارمەتی دەرەبن. زۆر سپاس ئەرکت کێشا کە بەڕێزیان لە شاری چەمچەماڵەوە هاتون بۆ سلێمانی. زۆر سپاس بۆ قوبڵکردنی میوانداریەکە. سپاس بە ئێوەش خۆشحاڵم. دەستنیشانکردنی جۆری ئەو بیرکردنەوە و لێکدانەوەی کە هەمانە بۆ ڕووداوەکان دەستنیشانی جۆری ئەو گرفتە ئەکات کە ڕوبەڕووی ئەبینەوە کاتێک لێکدانەوە بۆ بارودۆخێکەکەین لە ژیانی ڕۆژانەمانە بە تایبەتی لە نەخۆشە دەرونیەکانی وەکو خەمۆکی و دڵە ڕاوکەیە. بەو هیوایم دەروندروستی ئەم جارە توانی بێتی یارمەتی دەری ئێوە بێت لە دەستنیشانکردنی ئەو بیرکردنەوانەی کە گرفتان بۆ دروست ئەکا. بە هیوای دەروندروستی بۆ هەموو لایەک.